بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سلامي خواتان ليبيت خوای گەورە دینێکی بۆ ناردووین بۆ ئەوەیە ئەم دینە خۆی دینەکە سەرکەوتووە لە ذاتی خۆیە دینێکی سەرکەوتووە ئەمێنێتەوە سەر ئەوەی پرسیار لەوە دروستە بێ ئایا هەڵگرانی سەرکەوتون لە ذاتی خۆیان بۆ خۆیان یان بەشێکن لە سەرکەوتنی ئەم دینە سەرخستنی دین بەسەر هەموو چونکە خوای گەورە خۆی وا ئەفەرمێ یعنی ئەم دینە لەسەر هەموو دینەکانەوەیە ئەم دینە ڕەب العالەمین ئەی پارێزێ بەڵام پرسیارەکە لێرەیە ئێمە دەستگرتنمان بەم دینەوە سەرکەوتوین یا سەرکەوتو نین ئایا ئەوانەی کە دیندارن ئەوانەی دەست بە دینەوە ئەگرن ئەوانەی ممارەسەی جێبەجێکردنی فەرمانەکانی خواکەن کەسانی سەرکەوتون ببینن لەم دنیا بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە بە ژن و پیاوەوە هەمووی هەوڵی سەرکەوتن ئەدا لە هەموو مەجالاتە تۆ تەڵەبەی بۆچی ئەخوێنی کەسێک تیجارەتەکە بۆ ئەیکا ئەهلی سەنعات بۆ ئەیکا کابرای سیاسی دێتە ناو ساحەی سیاسیەوە بۆ سیاسەتەکە دەوڵەتێک ئەیەوێ پێشکەوێ بۆ هەمووی لە نەتیجەیە هەوڵی سەرکەوتن ئەدەن یعنی من چەند بابەتێکم لەم بینە گوێ لێ بوو چەند مامۆستایەک محازەڕەیان لە قاعەیەکەدا باسی سەرکەوتن بوو باسی ئەوەی بێ خەڵک چۆن سەر ئەکەوێ یعنی تۆ بەچی بزانم تۆ کەسێکی سەرکەوتووی سبحان الله هەموو ئەو محازەڕاتانەی کە گوێم لێ بوو هەموویم کۆ کردەوە لە یەک ئاەتا جێی ئەبێتەوە لە یەک ئاەتا جێی ئەبێتەوە ئین تەنسڕ الله یەنسوڕکم سێ کەلیمێ ئەم مەشروعە زۆر گەورەیە لە سێ کەلیمە خۆی ئەبینێتەوە هیچی ترنە ئین تەنسڕ الله یەنسوڕکم ئەگەر بتەوێ کەسێکی سەرکەوتوو بی تۆ بەوە سەرکەوتووی خوا سەر بخەی یعنی چی ئین تەنسڕ الله خوای گەورە هیچی نەخستۆتە بینی دینی خوا سەرخەی ئەوامری خوا سەرخەی واجباتی خوا سەرخەی ئەوەی کە ئەفەرمێ ئین تەنسڕ الله یعنی هەرچی شتێک خوا ئەیەوێت تۆ بتوانی جێبەجێی کەی لە ژیانی خۆت و بتوانی تەطبیقی کەی لە ژیانی خەڵکیە بە معنایەکی تر شەریعەتی خوا حاکم بێ لەسەر ئەم ئەرزەیە شەریعەتی خوا لە ماڵی خۆتە حاکم بێ شەریعەتی خوا لە ئەخلاقمانە ڕنگ بداتەوە لە هەڵسو و کەوتمان لە عیبادەتمان ڕنگ بداتەوە ئین تەنسڕ الله یەنسوڕکم پرسیارێک قیتە بێتەوە لێرە ئەی باشە ئەو کەسانەی لە مەسەلەی تەکنۆلۆجیا وەکو ئێستاکە یابان ئەمریکا ئەوروپا لە مەسەلەی ئیداریات لە مەسەلەی حکومڕانی لە مەسەلەی هەرچی شتێکی ترا ئەبینی خەڵکێک ئەو خەڵکە ئایا سەرکەوتووە بەڵێ ئەویش سەرکەوتووە بەڵام سەرکەوتنی ئەو لە مەجالێکایە سەرکەوتنی ئەو لە تەکنۆلۆجیایەکایە لە مادەیەکایە سەرکەوتنی ئەو لە بواری حەزارەتێکی مادیە لەوانەیە سەرکەوتنی ئەو لە فترەیەکی زەمەنیە لە فترەیەکە یان لە مەجالێک لە مەجالەکانی خۆیە بەڵام سەرکەوتنی ڕاستەقینە ئەوەیە تۆ یەکەم خوا بناسی دوو ئەمرەکانی جێبەجێ بکەی سێ شەریعەتەکەی ببێ بە حاکم یعنی دینی خوا بەسەر هەموو دینەکانی تر بێت دینی خوا لەسەر هەموو شەریعەتێک بێ کەواتە ئێستا خەڵکێک تەقسیم بووە ئەگەر جوان دیقەتی ئەم قسەیە بدەن خەڵکێک ئیکتیفای کردووە بەوەی کاڵێ موسڵمانم خۆی لەناو بازنەی عیبادەتیشە نابینێتەوە تەنانەت ئەگەر کەسەکە عارەق خۆریش بێ مەسەلەن نوێژیش نەکا ئیلتیزاماتی دینی و ئەخلاقیشی نەبێ بە ئیسلامەوە بەڵام پێی ناخۆشە بڵێ تۆ موسڵمان نیت چونکە بۆ خۆی بە موسڵمان نەزانێ ئیکتیفای بەمەوە کردووە بەشێکی ترمان خەڵکێکی تر موسڵمانە بۆ خۆی عیبادەتی خۆی ئەکات بە نیوە بە نیوە چارەک بە چارەک هەندێکەکە و هەندێ ناکە ئەمەش هەر ئەوەندەی کردووە ئەم نەوعە کەسانە ئەم یەک دوانە ناتوانی ئەرکێک بدەیتە سەرشانیان بڵێ وەرە دینی خوا سەرخە بەشێکی تر ئەوانن کە ئەتوانی بڵێ یعنی خەڵکێکی واعی خەڵکێک تێگەیشتوو بە معنای کەلیمە لە دینی خوا وا تێگەیشتووە قورئان چۆن باسەکە وەلتەکن منکم ئومە یەدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر بەم سێشتە رب العالمین پێت ئەڵێ ئین تەنسڕ الله یەنسوڕکم ئەگەر ئومەتێکمان لێ دەرنەچێ ئومەت یعنی هەم شەخص هەم جەماعات هەم حیزب هەم هەر کەسێک ناوی ئەنی هەم ئومەتیش ئەگەر ئومەتێک قابلی بەوە نەبێ
هەوڵ و تەقەلا و ماندووبوونی بۆ ئەوە نەبێ دینی خوا سەر بە سەرکەوتووی بمێنێ یا دینی خوا سەرخا ئەوە ئەو ئومەتە زیندوو نییە مردووە کە ئەنەما یعنی حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێ لەناو سەحابەیە دانیشتووە شتێکی زۆر خەتەر باسەکات ئەفەرمێ زەمانێک دێت خەڵک ئەمر بە خەراپە ئەکات نهی لە چاکاکە سەحابە ئەڵێن ئەوە يحدث ذلك يا رسول الله فەرمێ يعني ئەمە زۆر خەتەرە ئێستا لەم حاڵەیە ناژین خەڵکێک نییە ئێستا کە ئەمر بە خەراپە ئەکات خەراپە بڵاوەکاتەوە خەڵکێک نییە ئێستا کە فەساد بڵاوەکاتەوە خەڵکێک نییە کە ئێستا کە دژی باڵاپۆشی و دژی دین و دژی نوێژ و دژی ئەم ئیسلامەیە و بگرە دژی ئەوە شت بڵاوەکاتەوە پێغەمبەری خوا باسی ئەمڕۆمان بۆ کات ئەفەرمێ زەمانێک دێت ئەو خەڵکێک لە ئومەتی من کە خۆی بە موسڵمان ئەزانێ تۆ غەیرە موسڵمان شتێکی ترەکە ئەوە ئەیکەن ئەفەرمێ ئەمر بە خەراپە ئەکەن نەهی لە چاکاکەن فەرمێ ئەوە يحدث ذلك يا رسول الله فەرمێ بەڵێ ئەوە دروست ئەبێ فەرمێ لەوەش خراپتر خەڵکێکی موسڵمان نە ئەمر بە چاکە ناکات نەهی لە خراپەش ناکە ئێستا لەمە نییە چەند کەس بە تۆی وتووە حەقت بەسەر برادەرتەوە نەبێ چەند کەس بە تۆی وتووە بزن بە پێی خۆی و بە مەڕ بە پێی خۆی هەچ کەس و ئەچێتە قەبری خۆیەوە چەند کەس بە تۆی وتووە دنیا بە تۆ چانابێ چەند کەس بە تۆی وتووە خوا دینی خۆیەتی خۆی سەرێقاوتووە حەقت نەبێ باشە ناپرسین ئەم هەموو سەحابەیە بۆ شەهید بوو ناپرسین ئەم هەموو غەزا و جیهادە بۆ دروست بوو ئەم هەموو خوێنە لە پێناوی ئەم ئیسلامە بۆ ڕژا ئەی جاهیدوا بئەموالیکم و ئەنفوسیکم چییە ئەی جاهەدوا وەهاجەروا چییە ئەم هەموو هیجرەتە لە پێناوی خوا نەکرا ئێستا ئومەتی ئیسلامی لە حاڵەتێکی خراپایە لەوەی کە یعنی کابرا لە جاتی ئەوەی خەم لە دینی خوا بخوا تەنانەت خەم لە دینی خۆشی ناخوات بۆیە دینمان زەعیف بووە وەرە تۆ ئێستاکە لەگەڵ ئەوەی جارجار گوناحیش بکەیت جارجار لەگەڵ ئەوەی کە عیبادەتیش لە عیبادەتەکان ئاساد بی بەڵام خەمت ئەوە بوو وەک لە حەدیثە قودسیەکە فەرمێ من أصبح همه هم الله كفاه الله هم الدنيا هەر کەسێ بەیانی بکاتەوە خەمی ئەوە بێ خەمی دینی خوا و خەمی ڕازیبوونی خوا بێ خوای گەورە خەمەکانی دنیای لەسەر لادە یعنی چی یعنی من خەم لە خوا بخۆم خەم لە خوا بخۆم خەم لە خوا خواردن یعنی خەم لە دینی خوا خواردن خەم لە خەڵک خواردن نێلی کچێک گومڕا بێ نێلی کچێک بەرەو سفوری شتی خراپ بچێ نێڵی عائیلەیەک وێران بێ نێڵی بێدینی بڵاو بێتەوە ئێستا خەڵکی خراپ کە خۆی و مسلمانیش ئەزانێ قۆڵی لێ هەڵماڵی شتی خراپ بڵاوەکاتەوە باشە دینی خوا بەچی سەرەکەوێ ئەگەر بە تۆی گەنج نەبێت بە وەسائلێکی ئێستاکە بەو تاقە و توانایی کە هەتە بەشدار نەبی لە سەرخستنی دینی خوا بەچی دین سەرەکەوێ هەر بە خوتبەی سەر مینبەر ناوەڵە بە خوتبەیەکی مردوو خەڵک دێ 20 دقە 5 دقە 20 دقە دانیشە 10 دقەی خەوی لێکەوتووە هەر حاڵی نییە لە خوتبەکە زۆر جار ئەی بەچی ئەبێ بەوە ئەبێت ئەم تاقە و توانایی کە خوا داوێ بە ئێمە ئێستا لەوانەیە 100 کەس زیاتر لێرە دانیشتوێتین 200 کەسین هەر یەک لە ئێمە بەهرەیەکی جوانی هەیە هەر یەک لە ئێمە تایبەتمەندیەکی هەیە لەوانێت تۆ لە بواری تەجوید ئەو لە بواری سیرە ئەو لە بواری ڕیاضیات ئەو لە بواری کیمیا ئەو لە بواری مامۆستایی ئەو لە هەندەسە ئەو لە طوب ئەبێ بەڕاستی هەر یەک لە ئێمە چەمکێکی ئەم دینە هەڵگرین ئەگەر نا ئەم دینە بە مناڵێکی سەری بخا دراوەتە دەستی کێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئاەتەی کە دوای سوورەی ئیقرا چی بۆ هاتە خوارەوە فەرمووی یا ئەیوهە المدەثر چی فەرموو قم فەئەنذر یەکسەر ئیندارە مادام تۆ هیدایەت درابێ خەڵک هیدایەت دەی مادام تۆ نوێژەکەی خەڵک فێر نوێژکردن کە مادام پۆشتەی خەڵک فێر پۆشتەیی بکە گوناحبارە بیت تۆ خوا محاسەبەت ناکە لەسەرۆی بۆ پۆشتنی ئێستا چونکە پۆشتەی بەڵام محاسەبەت ئەکا بۆ خەڵکت پۆشتە نەکرد محاسەبەی ئەو دایکە ئەکات کە کچەکانی ناپۆشتن بۆ بووە جوانت پەروەردە نەکردن محاسەبەی ئەو باوکە ئەکات کە مەسئولیەتێکی نەکردە سەرشانی لەوەی کە کچەکان و کوڕەکانی لەسەر دینداری گەورە نەکرد محاسەبەی ئەو مامۆستای ئاینی ئەکا لەو مزگەوتە کە خوا کردوێتی بە عالم علمی شەرعی داوە پێی
بە یەک خوتبە ئیکتیفا کاویتر حەقی بەسەر کەسەوە نییە. ئەوە بەڕاستی ڕامان کردووە لە مەسئولیەت. بۆیە سێرەکەی هەر کاتێ بیکەنە قاعیدە بێدینی، فەساد، بێڕەوشتی، زوڵم و زۆرداری، ستەم، خراپە بڵاو بۆ بەشێکی خەتای ئێمەی مسلمانە. ئێمە نەمانتوانیوە لە ساحەکەیە دەوری خۆمان ببینین. ئێمە ساحەکەمان چۆڵ کردووە، بۆیە خەڵکێکی ناکەس دێتە پێشەوە. بۆیە خاین ئەکرێ بە ئەمین، ئەمین ئەکرێ بە خائین. ئێستا ئەو زەمەنەیە کابرا، یعنی تەنانە دوای لێ هاتووە ببورن، مەبەستم ئەوە نییە کە تۆهام بدەم بۆ دەنگدان. جار وایە لە 4 ساڵ جارێکە یەک ئەرکی سەرشانی هەیە بچێت دەنگێک بدا بە مسلمانێک خۆی بژاردووە، غیرەتی ناهێنێ لە ماڵەوە دانیشتووە. ئەوەندەی نییە، ئەوەندە تااقەتی ئەوەی نییە، بەڵام لێ دەنگ بدەم بە کێ؟ ئەی تۆ مادام کەسێکی مسلمان خۆی بژاردووە بۆ دەنگی پێ نادەی، بۆ هەڵناسی خۆن پێت نەوتراوە بڕۆ شەڕکە. شەڕی ئوحود و بەدر نییە، شەڕی حونەین نییە، شەڕی مؤتە نییە 30,000 کەس بەرامبەر 100,000 کەس بێ، شەڕی یەرموک نییە 30,000 کەس بەرامبەر 300,000 کەس بێ، شەڕی چ پێڵێن ئەو لەگەڵ ئینەکانە شەڕیان کرد نزیکەی 100,000 کەس بوون بەرامبەر 10,000 کەس لە زەمەنی پێشی عوسمانی. ناوی چی بوو شەڕک؟ مەلات کورد لەگەڵ ڕۆمەکانە بوو. ئێنە سەحابە بوو، نە پێغەمبەریشیان لەگەڵ بوو. دەی کابرا غیرەتی دینداری هەبوو. من زۆر جارە پرسم باشە بۆ زەمەنی عوسمانی 600 ساڵی ڕێک 600 ساڵ ئەم ئیسلامە بە عالەمی ئیسلامی سێرکە لە هیندستان هەتاکو مەغریب بۆ ئیسپانیا وەرە بۆ تورکیا بڕۆ بۆ ئەوسەر هەمووی یەک عائیلە بردیانە بەڕێوەزانن. عائیلەی ئۆرتوغۆل کە باوکی عوسمان بوو، سولەیمان پاشا یەکی نەزانێ پاشا بێت چی بێت، 400 کەس بوون. یەک عەشیرەت 400 کەس بوون، 400 کەس کە بینیان شەڕە کرێ لە نێوان ڕووم و سەلاجیقەکانە، ئەمان چوون یارمەتی مسلمانەکانیاندا، لەوەوە خوای گەورە یارمەتیدان عالەمی ئیسلامیان برد بەڕێوە لە ماوەی 600 ساڵ بە موعامەرەیەکی گەورە لە دەستیان ناچوو. کە بیریان لێکەی تۆ باشە کێ بوونەوانە؟ عایلەیەکی تورک بوون، لەو سەری تورکمانستان لەو سەری رووسیا هاتن لە ترسی مەغۆل بێن بۆ ئەو منتەقەیە کە بینیان شەڕە تێکەڵاوی شەڕ بوون، بەڵام خەمیان لە دینی خوا بوو. حتى ئەمەنە ئەدەبیان هەبوو بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە عمریان ئەگەیشتە 63 ساڵ پێیانەوە تۆ عمرت چەنە؟ ئەمەنە بە ئەدەب بوون بەرام ئەوێ عمرمان تێپەڕیوە، نایانوە عمرمان گەورە بە چۆکە پێغەمبەری خوا تا 63 ساڵ ژیاوە. کاکە خوا چۆن قیادە ناداتە ئەوانە؟ ئێستا ئێمە وەکو کوردێک زەمەنێک سەلاحەدین خوا لێ ڕازی بێ، دەولەی فاتیمی ئەگەر ئەو نەبوایە ئێستا کە ئەو عالەمی ئیسلامی لە میسر، لە سووریا، لە مەغریب، لێرە لە هەموو عالم بوو تەشەیع و شیعەگەری. ئەکرا سەلاحەدین بیوتایەوە ئیشی من نییە؟ ئەکرا بیوتایە ئەوە خەمی من نییە؟ بەڵام چونکە باوکی لە بیدایەوە خەمی لەم ئیسلامە خوارد سەلاحەدینە پیا بوو، نەک قودس. ئێستا خەڵک هەر کە باسی سەلاحەدینت بۆ کارە لێ قودس نەخێر. سەلاحەدین عالەمی ئیسلامی ڕزگار کرد لە تەشەیع لە شیعەگەرێتی. بۆی ڕقیان لە ئێمەیە وەکو کورد بازێکیان. ئەوە چی وای لێ کرد؟ ئەوە ئیشی گەورە بوو، خەمی بوو. کاتێک کە قاعیدەکەی چەند جوانە کابرا ئەگەڕێ بە ناو جێشەکەیە یەک لە خێمەکان تەنها خەوتووە، فەقەت خەوتووە، گوناحی نەکردەوە، بە دیار ئەنتەرنێت و مۆبایلەوە دانەنیشتووە، هەتا بەیانی بە نێرگەلە کێشان نییە، لە نادیەکان نییە، خەریکی ئەم لاولان نییە. ئەی چی بوو؟ فقط خەوی لێکەوتۆ شەو نێژی نەکردو. لێ من هونا تەئتی الهەزیمە. سێرە تێگەیشتنە جوانەکە. لێرەوە هەزیمەت دروستە بێت. ئێستا عالەمی ئیسلامی لە مەرحەلەیەکی زۆر خراپایە سەراحەتەن. ئێمە ئەو حاڵەتەمان لەوانەیە بۆ عیلاج نەبێ، بەڵام ئەگەر هیچ نەبێ ئەو بازنەیەی کە لە سەلاحیەتی منە وەکو کچێک، وەکو کوڕێک، لە ناو مەکتەبی، لە ناو ماڵی، لە ناو گەڕەکی، لە دەوروبەرتی بڕۆ هیدایەت بدە، بڕۆ دەستی ئەو خەڵکە بگرە. دنیای خەڵک ئێستاکە لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئیلحاد بڵاو ناکاتەوە. دنیای مۆدێلچی سووک هیچ قیەم و مەبادیئێکی ئینسانیان لە خۆیان نەهێشتوتەوە، هەموو ڕۆژە خۆیان عەرز ناکەن، خۆیان هەرزان فرۆش ناکەن. ئەی بۆ ئێمە بەم مەبدەئە جوانەوە، بەم دینە پاکەوە پاداشتمان لای خوایە. ئەگەر هیلاک بین پاداشت وەرەگرین، ئەگەر بکوژنین شەهید ئەبین. ئەی ئەو ترسە چییە خەڵکی ڕووی تێ کردووە کە خۆی بە ساحیبێم دینە نەزانێ؟
کەواتە ئەگەر تۆ بتەوێت کاتێک ئەزانی سەرکەوتی ئین تەنسڕوا الله یەنسڕکم سەرکەوتون ئەلێرەوەیە تۆ ئەگەر نوێژی بەیانی بکەیت لە بەیان سەرکەوتویت ئەگەر چاوت بنووخێنی لە گوناحەیەک سەرکەوتووی زمانت بپارێزی لە گوناحەیەک سەرکەوتووی حرفێک حەدیسێک ئاەتێک بڵاوکەیتەوە لەو فەیسبووکە سەرکەوتووی بەڵام ئەوەی کە خراپی ئێمە هەزیمەمان لە ناخەوە بێ تەسلیم بین بە نەفسمان تەسلیم بین بە گوناحی دەوروبەرمان تەسلیم بین بەو قوت و هێزەی کە لە دەوروبەرێک کە ئەنەما ئێمە هیچمان بۆ ناکرێ ئەوە خراپە ڕەب العالەمین پێغەمبەرانێک ئەنێرێ سەلامی خۆیان لەسەر بێ هیچ عودەدیان لەگەڵ نەبوو حەزەتی موسا جێیشی نەبوو هەیبوو حیمایەکشی نەبوو بەڵام ئەو فیرعەونە زاڵمە ئەبێ لە دوای موسا بخنچێ ئەوە ئیشی خوایە پێغەمبەری خوا کە هیجرەتەکە چی لەگەڵ بوو ئەبوو بەکرێکی لەگەڵ بوو ئەبوو بەکر خۆی پێویستی بۆی حیمایە بکەیت خۆ بەکرۆکە حیمایە ناتبوو لەگەڵی ئەوو بەکر غیرەتی دینداری وای لێ کردبوو کە لەگەڵ پێغەمبەرە بمێنە ساڵ سەلەم دڵی نات پێغەمبەر بەجێ بێڵێ و پێغەمبەریش پێویستی بە سوحبەیەک بوو بۆیە کە کاتێک پێغەمبەر وەفاتەکات سێر قسەکەی ئەبوو بەکر چەند گرنگە تخوا لەبەری کەن سوێنتانەدەم ئەوە غیرەتی ئینسان دروستەکە چی ئەڵێت ئەوە ينقص الدين وأنا حي أو ينقص الدين وأنا حي دين نقصان بي ومن زیندوو بم نابێ هاوتیان زەکات نادەین بەس نوێژەکەین ئەوە بوو جێیشێکی ئامادە کرد کی دین من بمێنم و دینیش نقصان بێ چەند ئەنی ئەم قسەی بێنە پێشچاوی خۆت تۆ لە ناو ماڵێک بی و گوناحی تێ بکرێ تۆ هەبی و برادەرێکت گومڕا بێ تۆ هەبی خەڵکێک دژی دین قسە بکە و تۆ جواب نەدەیتەوە تۆ هەبی و خەڵکێک مناڵ بە بێدینی گەورەکە و بەڵام تۆ بڵێ من بە دینداری گەورەی نەکەم من هەم چەند گرنگە بڵێ تۆ هەی چەند ئارامە ئەو دایک و باوکە بڵێ کچێکی کوڕێکی دیندارم هەیە لێی ناترسم نەک هەتا بەیانی دەستی لەسەر دڵی بێ خوازانێ ئەبێت چی بکات ئەوە بەڕێزان ئەو غیرەتە ئەبێت یامان بێ خۆ هەر غیرەت و ئازایەتی ئەمان بوو ئەم دینە بە ئێمە گەیشت خۆ ئەگە سەحابە ترسنۆک بواە ترسنۆک بوونایە ئەمانەوە سێ سەحابە ترسنۆک نەبوون فقط خۆیان تاخیر کرد لە مەسەلەی جیهادە ئێستش ئەگەر بچون بۆ مەدینە ئینشاءڵڵا بۆ زیارەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵەواتێکی بەسەر لێ بدە اللهم صل على محمد لە ڕەوزە دینگەیەک هەیە پێوترێ ئیستیوانەت التەوبە ئیستیوانەت التەوبە یعنی دینگەیەکە ناوی تەوبەیە کێنەوانە ئەوە ئەو سەحابانە کە خۆیان بەستەوە فقط یەکێ لەوانە ئەیوت حازر نیم خۆی تاخیر کرد دوایی ئەیکەم دوای شتەکانم حازرەکەم دوای مەواد حازرەکەم تا بڕۆم جێیش بەڕێکەوت و ئەم سیانە نەڕۆیشتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک مانگ قسەی لەگەڵ نەکردم خۆی نافەرمێ نابێ سێ ڕۆژ قسە دانەبڕی لە کەسێ نەک پێغەمبەر هەموو سەحابە یەک کەس قسەی لەگەڵ ناکردن هیچیان بەس لەبەر ئەوەی تۆزێک خۆیان تاخیر کرد و فریای جیهاد نەکەوت لەوانەیە ترسیشیان تیا نەبووە بەس وایان ینی وایان بەسەر هات بەس چی بوو ئیهمال بوون لە خۆ حازرکردن بۆ جیهاد لە ئەمرێک لە ئەمرەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناڕۆی خوش بێمنەتە من لە شتێک زۆر دەترسم لە ژیانمە زۆر جار من لەوە ناترسم مزگەوت چۆڵە لە نوێژی بەیانیان لەوە ناترسم باڵاپۆشی کەم بووە لەوە ئەترسم ئەو کەسانەی کە باڵا نەپۆشن مستحقی ئەوە نەبن خوا هیدایەتیان بدا بێ لەوە بترسن زۆر جار ئەڵێن بێبارانیە نەبینە چەند ساڵ بۆچی بێبارانیە من لە ئاسەواری بێبارانیەکە ناترسم من لە سەبەبی بێبارانیەکە ترسم بۆ باران نابارێ بە سەبەبی گوناحە عقوبە لای خواوە بێ زۆر خەتەرە خەڵکێک نوێژ ناکە خەڵکێک ئیلتیزامی نییە خەڵکێک دوورە بێتەوە لە دین ئەوە گەورەترین عقوبەیە پیاوێک دێتە لای حەسەنی بەسری ئەڵێ من گوناحەکەم و هەستەکەم خوا عقوبەم نادا ئەڵێ ئەوەندە بەس نییە تۆ لە خوا دابچڕاوی عیبادەتی ناکەی شەو نوێژ ناکەی زیکر ناکەی ئەوانە عقوبەی گەورن بۆیە هەر ئینسانێک بێمنەت بێ بەرامبەر خوا ئاگا لێبێ بێمنەت بی بەرامبەر خوا کە ئەنەما من شتم کردووە یان نایکەم خوا بێمنەتە لە تۆ بۆیە کە ئەفەرمێ قوم فەئەنذر وربك فكبر وثيابك فطهر والرجس فاهجر چی فەرمێ دوایەوە ولا تمنن تستكثر ئێستا خەڵک منەتەکا بەسەر خوا
كأنما نيجم كردوا مزاين فتح قدسم كردوا خۆم پۆشتە کردو پرتە بۆڵم دێدێ کوورە و عالەمەوە خۆی سفورەکە قابلێت و بۆ بچینە بە جەهەنەمەوە هەندێک خێرەکەینێکین بە منەت بەسەر خوا نا بۆیە گەنجە بەڕێزەکان یعنی من ئێوە لە زەمانێکان ئێستا کاتێکە بن بە دایکە بن بە باوک زۆر خەتەرترە لە ئێستاکە یعنی مناڵی ئێوە لە زەمانێکی زۆر خراپتر لەو زەمانەیە ئەژین پێوترێ زەمەی تەقاعس یعنی دانیشتن تەمبەڵی دەستبەردان بۆیە حتا دینی خوا لە سەرکەوتن ئەبێمە سەرکەوتوین بەڵام دینی خوا سەر نەکەوتبێ ئێمە بەشێکین لەو سەر نەکەوتنە بەشێکی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم جارە موهیمەیەکی ئەدایە سەحابەیەک یەک لەو سەحابانە یەک ئەمرێکی پێکرد دنیا سارد بوو وتی بڕۆ هەندێ معلومات بێنەوە بە کەسیش مەڵێ دەیتەوە بۆ لای خۆم بە هەزار حاڵ سەحابە گەیشت باشە گەیشتەوە هاتەوە دارێکی دا پێر ئەوەندە خوا وایە زانی هەدیی بداتێ عەباکەی بداتێ فەقیرە شتێکی بداتێ بۆنی پێغەمبەری لێ بە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم یەک داری داپێ هەرو دارێک لەو ناوە بوو پارچە دارێ بوو تێوە چیا ڕەسوڵ تێوە هەڵی گرە لە قیامەتا پێم نیشاندا کە ئەنەماوی شەم پێت کردو یعنی من وا دائەنێم سەحابەی پێغەمبەرم ئێستا صلی الله علیه وسلم یعنی من بیدایە لە 2005 هاتم چۆن ئێستا لە خزمەتیەوە محازەرادەم چەند مامۆستایەک بە منیاوتیان تۆ نە عیلمی شەرعیت خوێندووە نە خوتبەت داوە نە فەقێ بوویتە ئەم شتە زۆر قورسە من یەک قسەم وتم من خەمێک لە ناخمایە بۆ ئەم دینە مەبەستم وە نیە مەدحوشت کەم مەبەستم لە خەمەکەیە خەمێک لە ناخمانەیە بۆ ئەم دینە ناتوانم خەڵکێک ببینم گوناح بکەن و بێدەنگ بم ناتوانم خراپەیەک ببینم و بێدەنگ بم ناتوانم بێدین ببینم و بێدەنگ بم ناتوانم ببینم خەڵکێکی بێدین لە من بەغیرەتتر بێ عیبە خەڵکی بێدین لە من بەغیرەتتر بێ خەڵکێکی بێمەبدە قیامەتی نێ لە من ئازاتر بێ لە من مزەحیتر و لە من قوربانی درتر بێ ئیماندار و بێغیرەتیان نەوتووە ئیماندار و ترسنۆکیان نەوتووە ئیماندار و تەمبەڵیان نەوتووە ئیماندار ئەبێ هیممەتی هەبێ بەس خۆت بی تەنیا بەس خۆت بی والله براویت ئەو ئەلب ئەرسەلانی کە ئێستا وتم 10,000 نەفەر چۆن کۆکاتەوە زانن کە ئەبینێت ئەبیستێ 300,000 جەیشی ئیتالی رووسی ئەڵمانی فەڕەنسی ئیسپانی هەمووی کۆبەتەوە ئەزانین کێ قیادەی جەیشەکە قەیسەر خۆی بە قیادەی پاپا لە پێشەوەیە پاپا بۆ هیچ شەڕێک لە هەموو لەوەتی مەسیحێت دەرنەچۆتە دەرەوە لەو شەڕەیە دەرەچێت دەرەوە ئەزان بۆ چۆ دێت جەیشەکە نیەتی بۆ مەککە و مەدینەیە یعنی نیەتی ئەوان بۆ مەککە و مەدینێ بێن مەککە و مەدینە تەختکەن چونکە هەڵی هەتا مەککە و مەدینە مابێ موسڵمان نابێ ئەم پیاوە کە دەرەچێت لای حەلەبەوە دەرەچێت لەو مەنتەقەیە طبعا هەر ئەوەندەی ماوە 3,000 جەیشیە ئێ 3,000 بەرامبەر 300,000 معقول نییە هەڵەسێت کفنێکە کاتە بەری مەبەستم لە غیرەت دێ مەبەستم لە غیرەت دێ کفنێکە کاتە بەری کفن ئەڵێ ئێمە تەواو ئەوەی لەگەڵم دێ بۆ شەهیدی بابێ وتارێکی زۆر بەقووەتەدا ئەڵێ یەک لە قسەکانی کە زۆر تەئسیری لەمن کردووە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دینەکەی بۆ ئێمە بەجێهێشتووە ناکرێ ئێمە لە دوای ئەو دینەکەی بفۆتێنین ئێستش ئەمانە دێن بەرەو مەکە و مەدینە غیرەتانێ وەرە لەگەڵم 10,000 کەس بن بە هەموو خەڵکێک ئەو کاتە بن بە 10,000 باشە بۆ لە زەمانێکە لە کاتێکە لە حونەین پێغەمبەر خۆی وجودی هەبوو مسلمان زیاتریش بوو و پێغەمبەر لە ناو شەڕەکەیە بوو صلی الله علیه وسلم سەر نەکەوتن بۆ ئەلب ئەرسەلانێکی تورک بەرامبەر جەیشێکی 300,000 باشە گەنجێک بەرامبەر ئەو جەیشە ئەوەستێت چۆن ئەیبەنەوە ئەگەنە منتەقەیەک پێوترێ مەلاذ کورد منتەقەی کوردستان لە کوردستانی تورکیا لەو منتەقەیە دێنە ناو دۆڵێکی گەورەوە ئەو جەیشە ئەمان کەمینیان بۆ دانیان لە یەک شەڕا 50,000 لێ ئەکوژن 50,000 چکەوان لەسەرەوە نەمان لە خوارەوە کە ئەو کوژرانە زۆرە بێ قیاداتی فەڕەنسی و رووسی و ئەڵمانی و ئەمانە کە قیادی جەیشەکەکەن ئەبێ بە خلافیان ئەوە لێ خەتای تۆ بۆ لێ تۆوات کرد والحاصل بەعزێکیان ئەگەڕێنەوە ئەوەی کە ئەمێنێ ئەکوژرێ قائیدی گەورەی جەیشی ڕۆمانی ئەکوژرێ لەوێ
بەو ناگەڕێتەوە ئەلی بەرسەلان خۆی کوژێ مەبەستم لە چی دێ بەڕێزان نە سەلاحەدینی ئەیوبی سەحابە بووە نە ئەلب ئەرسەلان ئەوە بووە نە عوسمانی کوڕی ئۆرتوغل سەحابە بووە هەموویانمانە ئازا بوون نە محەممەدی فاتح چەندێک بوو کاک هەموو عالەمەی کۆبوتی نابێت هجوم بکەیت بەڵام کردی مەبەستم ئەوە نیە ئێمە شەڕکەین بەس ئێستاکە شەڕ گەیشتۆتە چی شەڕ گەیشتۆتە ناو ماڵەکانمان ئێمە نایکەین ناو ماڵ یعنی ئەو دایک و باوکە ئامادەیە ئەنتەرنێتێکی فول بۆ کچەکەی بۆ کوڕەکەی یان گەنجەکە تا بەیانی بەدیار ئەنتەرنێتەوە بەڵام ئامادە نیە 5 دقە هەستەی نوێژی بیانی بکە ئامادە نیە مناڵەکەی لەگەڵ خۆی بەرێ بۆ مزگەوت بۆ نوێژی بیانی خۆی نایکات تێون نەکبەتیەکە ئەخر ئێمە خوا یانی چی جوابی خوا بدەمەوە یعنی خوای گەورە پێت ئەڵێت تۆ چیت کردو بۆ ئەم ئیسلامە وەرە جواب دەرەوە یعنی چیت کردو من لەم بینە گەنجێک ئەلێرە کاکە هەرێم بەڕەحمەت بێ یعنی ئەو گەنجە خەریکی حەدیسی پێغەمبەر بوو سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەوەندەی بۆ کرا ئەکرێ ئێمە شتی تر بکەین ئەکرێ ئێمە یعنی جێدەستمان دیار بێ خۆ ئەگەر هیچ نەبێ دایک و باوکت لێت ڕازی بێ ئەگەر هیچ نەبێ نەسیحەتی ڕۆژانەی دوو برادەرت بکە ئەگەر هیچ نەبێ لەو سناپچاتەوە شتێک کە ئێستاکە هەمومان خۆمان کردو بە فلیم دوو لە هەموو لایەک بۆ شتی تر باس نەکەین بۆ شتی تر نەڵێین یعنی ئێستا خەڵکێک هەیە ئافرەتە بڕۆ یعنی بەس ئەو سناپچاتی خۆی کردو بە تعلیمی تەجوید ئەوەندە ئازانێ یعنی ببینن ئافرەتێک وا بزانم خەڵک مەغریبیە مباشر تەجوید بە خەڵکە لێ باوەڕ کە مناڵەکەی گریا لێ یەک دەقەی ساچم شیرێ دەم و دێمەوە خەڵکێکی زۆری فێری تەجوید کرد ئەوەندەی لێ ئەزانێ ئەو نازانێ وەکو عالمێکی تر بێ قسە بکە بەڵام لەوە ئەزانێ مەبەستمەوە نیە هەمووان بچین ناو فەیسبووکۆم بەزم ڕزمەوە مەبەستمەوەی دەستمان هەبێ دەورمان هەبێ لەم دینە ئەگەر هیچ نەبێ کاکە ئەگەر هیچ نەبێ کابرایە دێتە لای پێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرمێ یا ڕەسوڵ حەزەکەم خزمەت دین بکەم چی بکەم هەزانین چی پێڵێ ئەفەرمێ ببەخشە لێ وەڵای یا ڕەسوڵ پارەم نییە فەرمێ جیهاد کە لێ وەڵای یا ڕەسوڵ ترسنۆکم ینی بەجددی کابرای ئەترافە کارێ من تاقەتی شەڕم نییە ئەی چی بکەین عیلم فێر وەڵای یا ڕەسوڵ من خوێندەواریم نییە ئەلێ کاکە بەس خراپەت لە خەڵک بگرەوە ینی خەڵک عەزیەت مەدە خراپە مەکە بەسە ئێستا بەس ئەوەندە بکەین کاکە حەد هیچ نەبێ ئەوەندە بکەین بۆیە بەڕاستی چەند گرنگە من بڵێ بەشێک بووم لەو ئاەتەی ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم من ئەمەوێ نەسری دینی خوا بێ بەنێهێشتنی سفوری بەنێهێشتنی گوناه بەنێهێشتنی گەندەڵی بەنێهێشتنی زوڵم و ستەم باشە زوڵم و ستەمکردن واجب نییە بەرامبەری بۆستین بەرامبەر حاکمی زاڵم پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم نافەرمێ گەورەترین جیهاد ئەوەیە تۆ بەرامبەر حاکمێکی زاڵم بڵێ تۆ زاڵمی باشە خو بەوچ وتنێک بەوتنێ سەر سندوقەکانە بێت بڕۆی پێی بڵێ تۆ زاڵمی دەنگت پێ نادەم بە کەسێکی ترە دەمەوە ئەهلی دینە و دەست بە دەست نوێژە ئەوەش ناکەین 160 خەڵک لە ماڵەوە دانیشتووە ئەوە ئەمر بالمەعروفە شەرحی بۆکەی لە وتبار بۆی باسەکەیت ئەوەش ناکە ئەتەوێ زاڵم حکومت نەکە ئەتەوێ فەساد بڵاو نەبێتەوە ئەتەوێ مەنهەجی پەروەردەی نەگۆڕێ ئەتەوێ شتی خراپ دنیا وێران نەکات بۆیە بەشێک بین ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم لەبەرێکەن وەنیە ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم یا ڕەبی خوایە بەشێک بین یا کەسێک بین لەو کەسانی کە دینی تۆ سەرخەن یا ڕەبی خوایە بە ڕووی سپی بێنەوە خزمەتت بەسەری بەرزەوە بینە خزمەتت یا ڕەبی خوایە شایانی ئەوە بین بە پلەی شەهادەتەوە بینە خزمەتت عاقبەتمان خێرکە یا ڕەب العالەمین جوندیەک لە جوندیەکانی تۆ بین بۆ سەرخستنی دینەکەت آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم